توصيك هذا وستي. توصيك هذا وستي تاوريان كود بنوا دست بلايفيك دكين لسر بردوامي بروسي ديالوغي نيوان إمرالي ودولتي تركيا ده هاوريان بخير بين سر هدو تساو هاوريان بخير هاتن تكايا هاوريك شتيك مان بوبنس اگر شتيك نبي تاوكو دست بي بكين هربجين زور بخير بين هاوريان زور بخير بين سر تساوان هاوريان تكايا شتيك مان بوبنسن بزاين دنگ ورنگ همو شتيك باشا ينا سلااو دنگ باشا زور سپاس كاك هاوري هفال زور بخير بسر هردو تساوان كاك هاوري كاك هفال تكايا هاورياني ديكش تكايا لسرد زراسكا لكنالي يوتيوب سركيك بكن بو اوي خلقي زياتر بتوانن او لايفا ببينن دەست بە پەخشی ڕاستەوخۆ دەکەین ئامادە بن ئەوە دیمەنی کۆمسیۆنی پەرلەمانی تورکیایە کە ئێستا لەناو کۆبوونەوەدایە هەروەکو دەزانن چەند ڕۆژ بەر لە ئێستا وەفدێکی کۆمسیۆن کە پێک هاتبوو لە ماهەپە لە دەم پارتی و ئاک پارتی سەردانی ئیمڕانیان کرد و لەوێدا نزیکەی 3 سەعات لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە قسەیان کرد دوایی گەڕانەوە ئەمڕۆکە ئەو کۆبوونەوەی دەکرێت لە کۆبوونەوەکەدا ئیتر ئەوان راپۆرتی خۆیان پێشکەش کرد و چاوەڕێ دەکرێت ئەنجامی کۆبوونەوەکە سبەی دووسبەی ئاشکرا بکرێ بەر لە هەر شتێک ئیدی هاوڕێنی تازە هاتوو تکایە لەسەر جەڕەسەکەدا لە کەناڵی یوتیوب جەڕەسێک هەیە نیشانەی جەڕەسە تکایە چرکێکی لەسەر بکەن بۆ ئەوەی هاوڕێیان زیاتر بیبین و ئەوانیش سوود لەو گفتوگویە ببینن ئەو هاوڕێیانەی کە پرسیاریان هەیە لە ئێستاوە پرسیارەکانتان بنووسن بەڵام ئێستاکە بەس پەخشی مەکەن یعنی بڵاوی مەکەنەوە هەتا کۆتایی لە کۆتایی دەکاتی وەختی پرسیارەکان هات پرسیارەکانتان بنووسن ئەگەر پرسیارێکتان هەیە نیشانەی پرسیاری لەگەڵدا بێ باشترە ئەگەر نیشانی پرسیاری لەگەڵدا نەبێ بە تەنیا وەکو کۆمنت سەیری دەکەم ئیتر کۆمسیۆن لە کۆبوونەوەدایە بەڵام ئەمن لەسەر شاشە نیمە کۆمسیۆن لە کۆبوونەوەدایە هەروەکو باسمان کرد ئیتر راپۆرتی خۆی پێشکەش کرد و چاوەڕێ دەکرێت ڕۆژانی ئایندەدا کۆمسیۆن ئەنجامی کۆبوونەوەکە ڕابگەینێ بەر لە هەر شتێک دەم پارتی و جەهەپە داوایان کرد کە هەموو شتەکان هەموو راپۆرتەکان ئاشکرا بکرێن بەڵام ئیتر لە کۆتاییدا بڕیاردرا کە بە تەنیا ناوەڕۆک و یانیش کورتەیەکی راپۆرتەکە پێشکەش بکرێن هەندێک شت پێشکەش ناکرێن ئایا ئەمە لەسەر داواکاری ئاک پارتی بووە و یانیش لەسەر داواکاری میت بۆ جارێ نازانین بەڕاستی لە هەمان کاتدا ئیتر نوێنەرانی هەموو لایەنەکان قسەیان کرد بە تایبەتی نوێنەری ئاک پارتی هەڵوێستەکەی زۆر سەرنجڕاکێش بوو گوتی ئەو قۆناغا ڕەجەب تەیب ئەردۆغان دەستی پێکردووە یعنی وا دیارە ئیتر ئەمە نیشانی ئەدا کە دەوڵەت و یانیش حکوومەتیش ئیتر هیچ ڕێگایەکی دیکەی نییە ڕێگەی گەڕانەوە نییە و لە بۆ هەندێش ئیتر دەیانەوەی ئەمە بکەنە مڵکی ڕەجەب تەیب ئەردۆغان بەڵام ئیتر فەتیحی یەڵدزیش کە جێگری سەرۆکی مەهەپەیە جێگری باخچەلیە ئەوی ژووتی ئەو قۆناغی دەوڵەت باخچەلی دەستی پێکردووە ئێستاکە لەسەر ئەم قۆناغا شەڕی تر کامیان دەستی پێکردووە و ئەمە نیشانمان ئەدا کە ئاک پارتی ئیتر دەزانێت ڕێگەی گەڕانەوە نییە بۆ ڕێگەی گەڕانەوە نییە ئەمەشتان پێشکەش دەکەم و ئەمەشتان لە بۆ باز دەکەم کە ئەم جۆرە چی پێدرێن ئاڵۆزیانە کە لە ناو پرۆسەکەدا دێنە ئاراوە لێدوان دژ بە یەکتری
و یانیش لێدوان دژ بە بارزانی پاشان بارەگای بارزانی وەڵامدانەوەی ئەمانە هەمویان پەیوەندیان بە کۆنژکتۆرێکی جیاوازتر هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئایندەدا دەیانبینین و لە دواییدا باسی دەکەم. ئیتر وەکو وتمان بەتەنیا بەشێکی راپۆرتەکە ئاشکرا دەکرێت هەمووی ئاشکرا ناکرێن لە ماوەی ئەو 3 ساعتانەدا چ قسەیەکیان کردووە ئاشکرا ناکرێن لەسەر ڕۆژ ئاوا چ بڕیاریان داوە چ بڕیاریان نەداوە جارێ ئاشکرا ناکرێت دیارە. ئیتر ئەمانە هەمویان پێمان دەڵێن کە هەندێک شتی نهێنی هەیە دەوڵەت نایەوێت ئاشکرایی بکە. بەڵام ئیتر هەروەکو باسم کرد قۆناغەکە هەتا وەکو ئێستا بەردەوام دەوێت هیچ کێشەیەک لەو بارەیە نییە. باشە لێرەدا ئەو لێدوانانەی بەرپرسیارانی پەکەکە لە ڕۆژانی ڕابردوودا ئامەد مەلاز گرت و لێدوانەکانی دیکە بە سێهۆزات ئەمانە چۆن لێک بدەینەوە چۆن بیان بینین چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ بکەین مادەم پرۆسەکە بەردەوام دەکات. هەروەکو دەزانن ئیتر ئەمانە کۆمەڵێک باس و خواستی تایبەت لەگەڵ خۆدێنن زۆر کەس بەوە لە قەڵامی دەدەن کە پرۆسەکە بە تەواوەتی بنبەست بووە پرۆسەکە بە تەواوەتی بنبەست نەبووە پرۆسەکە جاروبار لە هەندێک شوێندا خێرایی لە هەندێک شوێندا خاوی بەخۆیەوە دەبینی و ئەمەش پەیوەندی بە داخوازیەکانی لایەنەکان هەیە. لێدوانەکەی بە سێهۆزات کە هەتا وەکو ئۆجەلان ئازاد نەکرێ ئێمە هیچ هەنگاوێکی دیکە نانێن و یانیش ئامەد مەڵازگرت بە هەمان شێوە ئەمە زیاتر پەیوەندی بەوە هەیە کە ئەوان بتوانن دەستی ئۆجەلان درێژتر بکەن لەسەر مێزەکە بۆ ئەوەی ئۆجەلان زیاتر بتوانێت دەستی کراوە بێ کەی نێویستی بەبێ بربەست تەلەفۆنێک بکات کەی نێویستی تەلەکۆنفرانسێک بکات وا دیارە ئەم شتانە پێشتر هەمویان لەگەڵ قەندیل ئەنجام دراون بەڵام ئەمانە وا دیارە وها بە ئاسانیش ئەنجام نەدراون لە ئەنجامی ڕێککەوتنێکدا لە نێوان لایەنەکاندا ئەنجام دراون و دیارە ئەمانیان دەوێت لە هەمان کاتدا ئیتر لە ناو کوردەکاندا لە ئینگرانی بزوتنەوەکەش بزوتنەوەی کوردی ویانش بەشێکی بزوتنەوەی کوردی مەبەستمان زیاتر پەکەکەی هەڵوەشاوەیە ویانیش بزوتنەوەی ئۆجەلانە لەناو ئەوەشدا گلەی و گازەندە زۆر دەکرێت ئێمە ئەو هەموو ساڵە بۆ شەڕمان کرد چیمان بەدەستهێنا چی بەدەست ناهێنین ئەو هەموو شەیدا ئەو هەموو خوێنە ئەو هەموو شار و دێهاتە وێران کران ئەو هەموو خەڵکە کەوتە زیندان لە پێناوی چی بوو ئەمە ئەو پرسیارانە ئەو گفتوگویانە زۆر دەکرێن و ئەم لێدوانانە لە هەمان کاتدا بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە لێک دەدرێنەوە لە سووریاش بە هەمان شێوە لە سووریاش بە هەمان شێوە تەماشا دەکەین کە چەقی مەسەلەکە ڕنگ بێ سووریا بێ لەسەر تورکیادا پێم وانییە لایەنەکان لە ناو ناکۆچی دابن هەموو شتەکە وەکو پێدەچێ بڕاوەتەوە یعنی بزوتنەوەی کوردی لە بزوتنەوەیەکی یاخیبووی چەکداری دەگۆدرێ بۆ بزوتنەوەیەکی سیاسی لێگال لە تورکیادا هیچ بزوتنەوەیەکی چەکداری نامینێ هیچ بزوتنەوەیەکی جیاوازی خواز نامینێ هیچ بزوتنەوەیەک کە پاشخانیش شۆڕژگەری ڕادیکاڵ و ئەم جۆرەشت کۆمۆنیستی و چەپی هەوێ ئەمە نامینێ بزوتنەوەیەکی گشتی دروست دەبێت کە لەگەڵ بارودۆخی تورکیادا بگونجێ و ئەو بزوتنەوەی بمانەوە نەمانەوێت دەکەوێتە ژێر هەیمەنەی دەوڵەتی تورکیا و یانیش دەبێتە پارچەیەک لە دەوڵەتی تورکیا ئەمانە لایەنی پۆزتیفیان هەیە لایەنی نێگەتیڤیان هەیە بە هەر شێوەیەک بێ ئیتر تەماشا دەکەین داخوازیەکانی خەڵکی کورد لە تورکیادا چەقی مەسەلەکە نین بەڵکو چەقی مەسەلەکە سووریایە لە هەمان کاتدا ئیتر لە سووریا تەماشا دەکەین هەتاوەکو ئێستا لایەنەکان ناگەنە ڕێککەوتن دەرگای ڕێککەوتن ئیتر بە تەواوەتی کراوە نییە دەرگای گفتوگۆش بە تەواوەتی کراوە نییە لەو ڕۆژانەدا تەماشا دەکەین گەشتۆتە بنبەستێکی زۆر زۆر گەورە و پێرێ ئیتر زانیمان کە دەوڵەتی تورکیا لە ناوچەی
دەر حافر کە لە ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکراتیکدایە وەفدێکی سەربازی گەورە هاتووە ناوچەکەیان پشکنیەوەتەوە و لەوێدا کۆبوونەوەیان کردووە لەگەڵ لایەنە سەربازیەکان کە لەوێ زیاتر هێزەکانی کە پێی دەگوترێت سوپای میلی سوپای نیشتیمانی یعنی ئیتر جەیش الحوڕی پێشتر کە ئەمانە ڕاستەوخۆ سەر بە تورکیانە و بەشێکی زۆر لە بەرپرسیارەکانیان تورکمەنەکانی سووریانە کە چەند ساڵێکە لە تورکیا دەژین و لە تورکیا ئیتر پەروەردەکراون ئامادەکراون بۆ ئەو ڕەوشە و ئەمە نیشانی ئەدا کە شتێک لەو ماوەیە دێتە ئاراوە شتێک دێتە ئاراوە واتە شەڕ دێتە ئاراوە لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئەمریکا ڕێگا بە شەڕێکی وادا لە سەردەمێکدا کە دۆناڵد ترامپ لەسەر دەسەڵاتە کاتێک لایەنەکان نەگەنا ڕێککەوتن ئەوە شێوازی دۆناڵد ترامپە ئەڵێ لێیان گەڕێن با تۆزێک لە یەکتری بدەن دوایی ڕێک دەکەونەوە بەڵام ئەمریکا پێم وانە و هیچ کەسیش پێی وانە تەنانەت لەگەڵ هاوڕێکانم لە ڕۆژ ئاواش قسەم کردو ئەوانیش لەو باوەڕەدانین کە ئۆپەراسیۆنێکی گشتی ڕوو بدە بەڵکو شەڕێکی ناوچەیی بچووک وەکو ئەوەی لەسەر سەدی تشرین بینیمان ئەم شەڕە ڕنگ بێ ڕوو بدە لە نێوان لایەنەکاندا و لایەنەکان بەو شێوەیە هێز و بازوی خۆیان دەردەخەن و بەو شێوەی یەکتری ناچار دەکەن بۆەوەی لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن بەشێک لە داخوازیەکانیان بەلاوە بنێن بەشێک لە داخوازیەکانیان لەسەر مێزی گفتوگۆ فەرز بکەن هەموو بابەتەکە پێم وایە لەو چوارچێوەیەدایە ئەمریکا ڕێگە نادا هێرشێکی زۆر زۆر گەورە بکرێت چونکە چەندین ساڵە لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک مەصرفێکی زۆریان کردووە ئیتر بودجەیەکی باشیان لە بۆ تەرخان کردوونە وەڵا هەمان کاتدا لە ڕەوشێکی وادا کە ڕەوشی سووریا ڕەوشی ئەحمەد شەڕع ڕەوشی جیهادیەکان هیچ دیار نییە بەرەو کوێ دەچێ بەرەو کوێ ناچێ هیچ ئاسوەیەک دیار نییە شەڕی تائیفی ڕۆژ بەڕۆژ لە پەرەسەندندایە لە نێوان دەوڵەتی تازە و حکوومەتی تازە و پێک هاتەکانی دیکە و ئەو پێک هاتانە بەشێکیان وەکو دروزەکان لە بۆ ئیسرائیل زۆر زۆر گرنگن هێزەکانی سووریای دیموکراتیکیش وەکو هاوسەنگی ئەگەر وەکو دروزەکانیش نەبن وەکو هاوسەنگیەک لە بۆ ئیسرائیل زۆر زۆر گرنگن بەڵام شتێکی استراتیژیک نییە عەلەویەکانی شتێکی استراتیژیک نین بەڵام وەکو هاوسەنگی گرنگن هەم لە بۆ کوردەکان گرنگن هەم لە بۆ رووسیا ڕنگبێ گرێکبن چونکە رووسیا گەورەترین بارێگای سەربازی هەتا وەکو ئێستاش لە ناوچەی عەلەویەکانە هەیە و عەلەویەکان کاتێ لێیان دەقەومێ زۆربەی زار پەنا دەبەنە بەر ئەو بارەگا سەربازیە بەشێکیان لەوێ کە داوا دەکەن بچنە دەرەوە لەوێوە دەیان بەنە رووسیا ئیتر لەو بارەگایەوە پێشتر لە کۆمەڵکوژی یەکەمینی عەلەویەکاندا ئیتر ئەوانەی کە بریندار بوون بەشێکیان توانی بوویان خۆیان ڕزگار بکەن چوونە ئەو بارەگایە لەوێ بردبیانە مۆسکۆ و لەوێ ئیتر تیماریان کردبوون ئەمانە هەمویان لە ئارادان بەڵام هەتاوەکو ئێستاش کێشەی نێوان سووریا و ئیسرائیل چارەسەر نەبووە ئیسرائیل سوورە لەسەر ئەوەی کە هەرێمێکی تامپۆن هەرێمێکی بێشەڕی نوێ ساز بکرێەوە ئەو هەرێمە سێ ئیالەت لەخۆ دەگرێ حتا بەشێکی شامیش لەخۆ دەگرێەوە ئەو جێگا استراتیژیانەی وەکو چیای هەرمۆن شێخ داغ وانی چیای داغ جەبەڵ داغ جەبەل شێخ ببورن و لە هەمان کاتدا ئەو بەشەی جۆڵان کە ئیسرائیل لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد زیاتر هاتە پێشەوە ئەوانە هەمووی لەخۆ دەگرێت چەند ناوچەی دیکەش شار و شارۆچکەی دیکەش لە خۆ دەگرن و ئەمانە دەوێت وەکو هەرێمی بێچەک تەماشا بکرێن ئیتر ئیسرائیل سوورە لەسەر ئەوە ئەحمەد شەرعیش ڕێگای دیکە نییە بەڵام ئەوەی وا دەکە ئەحمەد شەرع نەتوانێت ئیمزا بکە لەگەڵ ئیسرائیل زیاتر قەتەر و تورکیا هەتا سعودیەشە ڕێگا نادەن ویانیش پێیان خۆش نیە ئیتر هانی ئەدەن بۆ ئەوەی چارەسەریەکی دیپلۆماسی
بێتە ئاراوە ئیتر وەفدێکی ئەمریکی ئێستا کە لە سووریایە بۆ ئەو مەبەستە دەگەنە کوێ ناگەن بە کوێ ئەمیان جارێ نازانین بەڕاستی ئیتر ئەمانە هەمویان لە ئارادانە باشە بابینە سەرەوەی کە لەو ماوەیە کە مەسعود بارزانی سەردانی شەڕ ناخود جزیرەی کرد ئەمە بۆ هاتە ئاراوە پێش هەموو شتێک ئیتر لە ڕێگای هاوڕێکانم تاقیبێکی باشمان کرد کە ئەو سەعاتانی مەسعود بارزانی گەشتیتە جزیرە و ئەو سەعاتانەی کە لەوێ کاری هەبووە پاشان گەڕاوەتەوە زاخۆ لە بینیدا چەند سەعاتی بزر هەنا 4-5 سەعاتی بزر هەنا ئەو 4-5 سەعاتانە مەسعود بارزانی لەکوێ بووە ئەمەیان پرسیارێکە زۆر کەس باس لەوە دەکەن کە سەردانی ئیمرالی کردووە بە هەلیکۆپتەر و یانجی بە فڕۆکە گەیەنراوە تا ئیمرالی هەتا وەکو ئێستا زانیاریەکی تەواو نییە گومان هەیە بەڵام ئەوە ڕاستە کە 4-5 سەعاتی مەسعود بارزانی لەو بینەدا بزر باشە ئەگەر شتێکی وا هەبێ ئەو کاردانەوەیە چی بوو لە بەرامبەر بارزانیدا کاردانەوەکە کاردانەوەی ئەوەیە بێتەحملی دەوڵەتی تورکایە لە بەرامبەر ئەوەی کە پێشمەرگە بە چەرکی قۆڕز بە جلی عەسکەری و ئاڵای کوردستانی لەسرە ئاڵای کوردستانی عێراق کە دێتە ناو شوێنێک لەو شوێنەشدا ئەو سوپایی کە لەوەیە سوپای ئەو دەوڵەتە سوپایەکی خۆشەویست نییە پێشتر کۆمەڵکوژی گەورەی ئەنجامداون و لە 2016دا لە شەڕی خەندەقدا بە تایبەتی لە جزیرە و نووسێبین و ئەمانەدا ئیتر کۆمەڵکوژی زۆر گەورەی کردوونە ئەو سوپایەکی خۆشەویست نییە و کوردەکان وەکو سوپای خۆی نابینن ئەگەر پێشمەرگە ئیتر کەم و کورتیشی هەبێ ئیتر بڵێن بۆ تەنگاوکردنی و یان نیشاندانی کاردانەوەی هەست و سۆز بەکاری دێنێ تاکەکان بەکاری دێنێ چەپڵی بۆ لێدەن هاواری بۆکەن هۆی پێشمەرگەی تر ئەم جۆرە شتانە و ئیتر تەماشا دەکەین لەو بینەدا لایەنگرانی ئیتر دەم پارتیش ئەمەیان کرد حتى پێشوازیان لە بارزانی کرد و چەپڵیان بۆ پێشمەرگە لێدا و بە هەمان شێوە دەوڵەتی تورکیا چ جەهەپە چ دەسەڵات هیچیان هوا چ خەڵکە ناسیۆنالیستەکەی کە چەندین ساڵە وا پەروەردەکراوە خۆی بە گەورەتر دەزانێت لە سوپای دیکە هیچ سوپایەک نابێ بچێتە ناو خاچی ئەو ئەمەی گەورە کردوتەوە ئەوە لە کاتێکدا کە ئێمە دەبینین جێگری وەزیری ناوخۆ لە تەنشت مەسعود بارزانی دانیشتووە مەسعود بارزانی لە ڕێگای خابوورەوە چووە یعنی ڕێگای پێدراوە ئیتر ئەمانە یعنی گوشاریان لەسەر هەموو لایەنەکان دروست کرد و مەهە پەش ئیتر کە بەخۆمان دەزانین پارتێکی فاشیستە پارتێکی نەژاد پەرستە پارتێکە لەسەر بنەمای فاشیزم و خوێن و ئیتر چەوسانەوە دروست بووە جەماوەرەکەی بێگومان جەماوەرێکی وەهایە ئیتر ئەمانەش گوشاری زۆر گەورەیان لەسەر ئەوە کرد لەسەر حیزبەکانیان کرد ئیتر دەوڵەت باخچەلی هاتە دەنگ دەوڵەت باخچەلی هاتە دەنگ و دەوڵەت باخچەلی زۆر باسی بارزانی نەکرد زیاتر ڕەخنەکانی ئاراستەی ئاک پارتی بوون بەڵام لە بارگای بارزانی لێدوانێک هات لێدوانێکی بێسەروبەر تند لە دەرەوەی دیپلۆماسی و بۆ پێویستیش نەبوو ڕەنگ بێ ئەو لێدوانە ئەگەر نێچیروان بارزانی و یانش دەوروبەرانی نێچیروان بارزانی دابوویانە وەها نەبووایە ئیتر ئەمە بۆ هۆی ئەوەی کە قەیرانێک دروست ببێ لە نێوان لایەنەکاندا کە ئەتۆ لە سەردەمێکدا پرۆسەیەک هەیە بە ناوی پرۆسەی لە ناوکەوانە چارەسەری و یانش لە ناوکەوانە پرۆسەی ئاشتی جارەیە نازانین لەو پرۆسەیەدا ئێمە بمانێ و نەمانەوێ مەسعود بارزانی پارتی دیموکراتی کوردستان بەشی شێری بەردەکەوێ و بەشدارە یەکێتیش بەشدارە نەوەکو پارتی بەتەنیا یەکێتیش بەشدارە وە کۆمەڵێک ئەرکیان ئەکەوێتە ئەستۆ ئەتۆ لەو بینەدا ئەو جۆرە لێدوانە بدەیت کە ئیتر چی پێ دەڵێن عارەبانەکە مۆتۆری پرۆسەکە دەوڵەت باخچەلیە بێگومان ئەمە لە جێگای خۆی دانیە کاردانەوەیەکی دیکەی دەوڵەتی تورکیا لە چییە لە ئەوەیە لە پێگەی حکوومەتی هەرێمی کوردستانە
یعنی هەروکو دەزانن ئەو هێڕشانەی کە کراونەتە سەر کۆڕمۆڕ و ئەمانە ئەمە وای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان داوای چەکی بەرگری ئاسمانی بکە و ئەمریکیەکان هەتاوەکو ئێستا باش پێشوازی لەمە دەکەن و ئەمە دەوڵەتی تورکیای زۆر تەنگاو کردو کە پێشتر ئەڵێن ئێمە چەکی بەرگری ئاسمانیمان خواست پێیان نەداین ئێمە ناچار بووین S400مان لە رووسیا کڕی و ئیتر ئێمەیان لە پرۆژەی F35 دەرخست 2 میلیارد پارەی ئێمەیان برد 2 میلیارد دلار پارەی ئێمەشیان برد هەتاوەکو ئێستاش سزامان لەسرە فڕۆکەی F16مان پێ نادەن وەکو پێویست یان ڤەرسیۆنە نوێیەکەمان پێ نادەن یان کە پێمان دەدەن کۆمەڵێک مەرجمان لەسەدادەن لە سووریا نایە بەکاری بێنن لە ڕۆژهەڵاتی دەریای سپین نابێ بەکاری بێن ئەم جۆرە شتانە ئەمە وای کردووە کە دەوڵەت لەمەدا زۆر بێزار بێ یعنی دەبێت چەند خوێندنەوەیەک لە بۆ لێدوانەکەی دەوڵەت باخچەلی بکەین بەڵام لێدوانەکەی دەوڵەت باخچەلی زیاتر ڕووی لە ئاکپارتی بوو نەوەکو لە بارزانیدا ئیتر ئەمە زۆر گرنگە و لە ئایندەیەکی نزیکدا من چاوەڕێ دەکەم کە دەوڵەتی تورکیا لەگەڵ یۆنان ئیتر پرۆژەیەکی ئاشتی گەورە ساز بکە کە 100 ساڵە ئیتر ئەنجام نەدراوە شتی وای بخۆوە نەبینیوە دەربارەی قۆبڕس هاتنی قەش ئەوە پاپا لە بۆ تورکیا زیاتر ئەوەی لە پشتە ئیتر ویانیش هەوڵی ئاشتبوونەوەی ئەوروپا و تورکیا جگە لە مەسلەی لە هەڕەشەی رووسیا لە هەمان کاتدا مەسلەی یۆنان و قۆبڕسی لە پشتە دەبێت تورکیا لەگەڵ یۆنان ئیتر ئاش بێتەوە و دەبێ ئەوانە ڕێک بکەون هیچ چارەسەرێکی دیکە نییە لە بۆ ئەمەش چەند ئامانجێک هەنەیە یعنی ئامانج لە دروستکردنی وزەیە بۆ ئەوەی ئەوروپا هیچی در پێویستی بە وزەی رووسیا نەبێ ئەو وزەی لە قۆبڕس هەیە لە ئیسرائیل هەیە هەتاوەکو ئێستاکە لە ڕێگای بۆڕی مسر دەگوازرێتەوە ئەمە گەورەتر بکرێ ڕنگ بێ لە ئایندەدا وزەی قەتەری بێتە سەرێ وزەی کوردستانی عراق و یعنی خەتی کەرکک و بانیاز بەیەکەوە ببەسترێتەوە و لە تارتوس ڕەوانەی ئەو بازارانە بکرێت لە بۆ هەندێک ئیتر دەبێ ئاشتیەک ساز بکرێت کەواتە ئەو ئاشتیە ئەگەر ساز بکرێ نابێ کێشەیەک هەبێ زۆر گەورە بە ناوی کێشەی کورد و کێشەی تورکی کڕۆکی مەسەلەکە ئەوەیە و ئێمە ئەردۆغانێکمان هەیە دەوڵەت باخچەلیمان هەیە کە ڕووی ئابوووریەوە ئیفلاسیان کردووە و ئەردۆغان کۆمەڵێک خاڵی لاوازی هەیە کۆمەڵێک کارتی هەیە لە دەست ئەمریکادا لە ڕەوشێکی وادا ئیتر ناچارن ئەمە قبول بکەن بەڵام کە ئەمە قبول دەکەن بێگومان ئەوان هەز دەکەن کە پەکەکە لە شەڕەکاندا لە استراتیژیەکانیدا بە تایبەتی لە کوردستانی تورکیادا دۆڕاندوویەتی ئیتر هێز و بازوی خۆی ناتوانانی دەربخە ئەگەر شەڕیش بک شەڕەکە لە ناو تونێلەکان یعنی لە ناو ماڵی خۆی دەکەن ناتوانێت لە ماڵەکەی خۆی بچێتە دەرەوە و ئەمە کۆمەڵێک قەیرانی زۆر گەورە لەگەڵ خۆیدا دێنێ لە بۆ هەندێک یەک دەیان هەوێ شەرت و مەرجەکانی خۆیان بە تەواوەتی فەرەس بکەن ئۆجلانیش لەو ڕیالیتێ تێگەیشتووە بەڵام ئیتر ئۆجلان و پەکەکە دەیان هەوێ ئەو شوێنێک کە ئێستا لە دەستیاندایە لە ڕۆژ ئاوا ئەمە بپارێزن یعنی هەموو شتەکان ترانسفێری ئەوێ بکرێن لەوێدا ئیتر بەتەنیا پێگەیەکی هەیە لەسەر زەوی لە هیچ شوێنێک دیکەدا پێگەی نییە پێگەی پەکەکە لە کوردستانی عراقدا پێگەیەکی موقەتە پێگەیەکی تەواو یاسایی نییە لە هەر ئەو ڕۆناسبەی ئەکرێت لە دەستی دەربهێنن و ئەوانش بە شێوەیەکی استراتیژی تەماشای ناکەن بەڵام بە شێوەیەکی استراتیژی تەماشای ڕۆژ ئاوا دەکەن تاقە زەویەک لە دەستی پەکەکەدا هەبێ ئیتر ڕۆژ ئاوایە بەڵام دەبێ لەوێدا ئیتر هەموو شتەکان بگۆڕدرێن پەکەکە نەمینێ یەپەگە نەمینێ حتا هێزەکانی سووریا ناوەکەی بگۆڕدرێ و ئەمە کە ناویان لێ ناوە ئەنتیگراسیۆن ئەو وشەی ئەنتیگراسیۆن وشەیەکی دروست نییە بێگومان ئەنتیگراسیۆن لە بۆ ئەو پەنابەرانە بەکاردێک کە دێن لە ئەوروپا کار دەکەن خەڵکی ئەوروپانی ئەنتیگراسیۆن لە بۆ تورکەکانی ئەڵمانیا بەکاردێ لە بۆ کوردەکانی بەلجیکا بەکاردێ لە بۆ ئەوە بەکار نایە کە خەڵکی سووریا لە ناو سووریادا ئەنتیگراسیۆن ببێت پاشان ئەنتیگراسیۆن لەگەڵ چێ یانی لەگەڵ کەسێک کە هەر ناوی عەلەوی دێنێ ئیتر خەنجەرەکەی دەرەخە ناوی دروزی دێنێ خەنجەرەکەی دەرەخە پەلاماری دارسنۆڤرەکانی کریسمەس دەدا
یعنی لەگەڵ چێتۆ ئەنتیگراسیۆن دەکەی ئەمانە کۆمەڵێک بابەتی ناڕیالیستین ئیتر ئەمە کڕۆکی مەسەلەکەیە هەتا وەکو ئەمانە چارەسەر نەبن ئیتر استراتیژیەکەی ئەمریکا بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دەریای سپی ناگاتە ئەنجام ڕۆڵێکی یعنی ئامانجێکی دیکەی ئەمە ئەوەیە لە ڕێگەی ئەم جۆرە ئاشتیانە ئەم پرۆژانە ئیتر هەموو هێزەکان یەک بخرێن و ئەو لەلایەک دەریای سپی ناوەڕاست و خەتی وزە لە دەستی لە هەڕەشەی رووسیا دوور بخرێتەوە بە ئاشتی نێوان یۆناان و ئەوروپا و تورکیا و لە هەمان کاتدایتر هەڕاشەکانی یعنی رووسیا بخرێتە ناو خاڵێکی تەسک و لەوێدا ناچار بکرێ لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێ دژ بەچین هەر هیچ نەبێتە لایەنگر لە شەڕی ئایندەی نێوان ئەمریکا و چین ئیتر ئامانج و کڕۆکی مەسەلەکان هەمووی ئەوەیە لەو چوارچێوێدا بە باشی دەزانم بابەتەکە تاوتوێ بکرێ و ببیندرێ ئیتر ئەمانە هەمویان نیشانمان ئەدەن کە پرۆسەکە بەردەوام دەکا و پرۆسەکە ئیتر محاڵە ئێستاکە بگەڕێتەوە دواوە هەتاوەکو ئەو جۆرە جیۆپۆلەتیکە هەبێ جیۆپۆلەتیک لە دنیادا گۆڕا ئەمەیان شتێکی دیکێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاریەکی لە پڕەوە ڕوویدا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هیچ کەسمان ناتوانین ئەوە بکەین دەبێ وانیش لە تورکیادا کودەتایەک ڕوویدا هەرچەندە ئەگەری کودەتا زۆر زەحمەتە ئەمە بابەتێک و خاڵێکی دیکەی جیاوازە بەڵام لە وەزعێکدا کە رووسیا و ئەمریکا هێشتا ڕێک نەکەوتونە لەسەر ئۆکرانیا لەسەر کۆمەڵێک بابەتی دیکە ئێران و ئەمریکا هەتاوەکو ئێستا ڕێک نەکەوتونە و هەتاوەکو ئێستا هەڕەشەی ویانیش ئیسرائیل بە تەواوەتی ئەو ئامانجانەی کە دەیەوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیزایانی پێ بکە هەتاوەکو ئێستا پێی نەگەیشتووە و ئێران بە گەورەترین بربەست دەزانێ لە ڕۆژانی ئایندەدا احتیمالێکی زۆر هەیە ئیسرائیل هێرشێک بخاتە سەر لوبنان هێرشێکی زۆر گەورە دەبێ و لەوێدا دەیانەوێ ڕێگە لە هەموو ئەو لایەنانە بگرن کە پۆتانسیلی ئەویان تێدا هەیە بەشداری لەو شەڕە بکەن یعنی مەبەستمان پرۆکسیەکانی ئێرانە وەکو حەشدی شعبی حوسیەکان ویانیش لە سووریا ئەگەر شتێک هەبێ ئیتر دەیانەوێ ڕێگە لەمانە هەمویان بگرن لە بۆ هەندێش ئیتر دەبێ لەو چوارچێوەیەدا دەبێ شەڕێک و ئاڵۆزیەکی زۆر گەورەش لە نێوان کوردەکان و تورکیادا نەبن بەڵام لە سووریادا احتیمالێک هەیە شەڕێکی چەند ڕۆژی دووبارە ببێتەوە شەڕێکی بچووک شەڕێکی دوڕ و چەند ڕۆژی و دوای ئەوە ئەمریکایی تر لایەنەکان دیسە کۆ بکاتەوە و ئەوەیان لەگەڵ بکە ئیتر ڕێکیان بخاو لەسەر مێزەیە کۆیان بکاتەوە هاوڕێیان هاتمە کۆتایی ئەو بەرنمەیە کەسێک پرسیاری هەیە تکایە بە زووترین کات لە ماوەی چەند دقەیەدا پرسیارەکانیان بخاتە سەر شاشە پرسیارەکانتان بنووسن ئەگەر پرسیارتان هەیە نیشانەی پرسیاری لەسەر دابنێن ئەوانەی ئەگەر نیشانی پرسیاری لەسەر نەبوو من وەک پرسیار نایبینم وەکو کۆمنت دەیبینم بەسەر سەر و بەسەر چاوان هیچ کێشەیەک نییە هاوڕێیان پرسیارتان نەبوو کاتێک خۆش ڕێز و سلااو بۆ هەمووتان تکایە بەردەوام بن لە پشگیریکردن لە لایکردن لە کۆمنت نووسین ئەوانەیە کە ئێستا پرسیاریان نیە لە ئایندەش دەتوان پرسیارەکانیان بنووسن یان وەڵامیان دەدەمەوە یان سوودی لێوەردەگرم بۆ بابەتەکانی ئایندە شەوێکی باش هەر بژین